ناوم جبار حسين أمينة بس ناصر أم جبار آغا تقريبا 6 ساڵە معیشمە ئێستا ئیشەکەەوە نەما پەکی کەوتە حساوە کەس نەما ئەوە لە باکە یەک نەفەری و ئەینین بۆ سلێمانی لەوڕاڕەوە خودەکە لە سلێمانەوەمان تێ خۆمانی تێرین ئەکەینە غورفەیەکۆ ئەمجا لە غورفەکە وە کێشانە ئەکەین ناو گونێ ئێوەنە بەردە مەکینەکە لێ دێن پاکیەکەین شیە کاتەوە جا تێ نەخشە دانین لێوانشەکە نەخشە دانین وە شەنەکە ڕەن لەو غورفەکەەوە تێن بۆ ئێ غورفەکە لێرە ئەیکوتین لە شێخەکە قوتامان ئەمجا وەدەسەی وڵاینەوە وەدەسەی وڵاینەوە یەکوتین عەزا دەقێکەین و ئەکەینە قەی دیوارەکە ئەوەش خۆبیوە لە فێکەین ئاوای دەرگە هەیە بەس وە جملای دێن بۆ سلێمانی لەوڕا معمیلمان هەیە ئەوانەیە فرۆشن وەڵا سوودی زۆرە بۆ پشتێشە باشە و بەرگی تێگرن لە بادی دۆشەکە و جۆری تر وە مترە 2 متری دروستەکەین 3 دروستەکەین 4 دروستەکەین ئەوەتە فەرەنجی و کوڵە باڵۆ مای شاکەین کەچە و